ڕێخستنەوەی پەیوەندیەکان و تونند و تۆڵکردنەوەیان لە پێناو یەکڕیزی و یەک هەڵوێستی نێوماڵی کورد ئامانجی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەم ئەندامەی بۆردی پەیوەندیە کوردستانیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ڕای دەگەیەنێت یەکێتی لە دوای کۆنگرەی چوارەمەوە بە گڕوتین و بەرنامەیەک کە لە خزمەتی هاوڵاتیاندا بێت پەیوەندیەکانی ڕەنگڕێژ دەکاتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاستی پەیوەندیەکان هەمیشە لە گەشەکردنا بووە. ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە هەمیشە لەگەڵ دایرەکانیشا پەیوەندی هەبووە، پەیوەندی نەپسڕاندووە. لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بیدایەتە هەڵگری مەشخەڵی مافی چارەی خۆنووسین بووە. مافی چارەی خۆنووسین بەچی بەدیێت؟ لە کاتێکا بەدیدێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیەکانی خۆی لەگەڵ سەرجەم پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستانە ڕێک بخاتەوانێ و یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەسەر دەستی ئەم کۆمەڵە سەرکردە تازایی کە بوونەتە ئەنجومەنی سەرکردایەتی و هەردوو هاوسەرۆکی بەڕێز پێداچوونێکی زۆر باش کراوە بە پەیوەندیەکان و پێم وابێ لە میدیاکانیش پەخش کراوە. یەکێتی نیشتیمانی کوردستان چالاکێکی زۆر باشی دەست کردووە، دەست پێ کردووە و پەیوەندیەکانیشمان لەگەڵ سەرجەم پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئێستا زۆر باشە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی چوارەمەوە جگەل لە حەزبە کوردیەکان لەگەڵ لایەنی پێکاتەکانی دیکەش لە هەوڵی ڕێخستنەوەی پەیوەندیەکانێتی. لە دوای کۆنگرەی چوارەمەوە باەخێکی زۆر زیاتریاوە بە پەیوەندیەکان، چونکە پەیوەندیەکان بڕبڕەی پشتی هەموو حیزبەکە بۆ پەیوەندی لەگەڵ دەرەوەی حزب، لەگەڵ لایەنەکان، لەگەڵ پێکهاتەکان، لەگەڵ هەموو چین و توێژەکانەوە و بە تایبەتی لەگەڵ حیزبەکانی کورد و ئاشور و تورکمان و هەروەها نوێنەری ئەوە حزابانەی کە عەرەبیانەی کە لە کوردستانن وەکو تەیاری حکمە و جگە لە پەیوەندیەکانمان لە بەغا. یەکێک لە کارەسەرێکەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی چوارەمەوە ڕێخستنەوە و تونند و تۆڵکردنەوەی پەیوەندیەکانێتی لەگەڵ حزب و لایەنەکانی تر بەو ئامانجەی تەبایی و کاری پێکەوەی هەوێنی ئاشتی ماڵی کورد بێت. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.